نەبوونی فەلسەفەی پەروەردە یەکێک لە گرفتە هەنووکەیەکانی واقیعی ئێستای کۆمەڵگای ئێمە کە بەدایکی کێشەکان دەئەنرێت نەبوونی فەلسەفەیەکی دروستی پەروەردەییە. فەلسەفەیەک کە بەرەنجامی کارلێکی کۆمەڵگاکەمان بێت و بتوانێ ئاوێنەی پێچەوانەکردنەوەی خواستەکانی تاشی کوردی بێت. فەلسەفەیەک کە ئاستی چاوەڕوانی ئێمە بۆ کۆمەڵگا و ڕەوڕەوەی بەرەو پێشبردننی قۆناغ بە قۆناغ بەرەو ئاسۆیەکی ڕوون و ڕۆشن بەرێت. پەروەردە لە توانایدایە ببێت بەو دەلاقە گرنگەی کە تێڕوانینی گەش و گرنگ بە نیگای تاچی ئێمە ببەخشێ. توانای گۆڕانکاری و گواستنەوەی داکەوتەی ئێمە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی باشتر لەو پەڕی بەرزیدایە. لە کۆمەڵگا پێشکەوتەکانی دنیادا تەواوی قورسایی پێشکەوتنی خۆیان لە سەرجەم بوارە جیاوازەکانە بە بواری پەروەردەیی ئەبەخشن. ئەبوو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستکردنی دەسەڵاتی حکوومەتی هەرێمەوە بەجددی بیریان لە خۆماڵیکردنی فەلسەفەی پەروەردە بکردایەتەوە. ئەبوو لە خەمی ئەوەدا بوونایە کە چمی تۆدەشی بواری پەروەردەیی ئەتوانێ ژێرخانی داتەپیوی پەروەردەیی ئێمە ڕاست بکاتەوە ئەوەیان بکردایە. نەک هەر ڕۆژەی وەک تاقیگەیەک ئەزمموی خراپ و خوازراوی شوێن و میلەتانی دیکە لە سەرجەستەی ئێمە تاقی بکەنەوە. هەڵبەتە هەموو سیستمێکی پەروەردەیی پێویستی بەوەیە لە سەرچاوەیەکەوە دەست پێ بکات کە ئەویشبوونی فەلسەفەی پەروەردەیە. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوەی کە تا ئێستا وجودی نییە بوونی فەلسەفەیەکی پەروەردەیی ڕۆشنە کە ڕەنگڕێژی ئایندەی پەروەردەمان بۆ بکات لە کوردستاندا. ئەوەی کە هەیە تا ئێستا کە هەوڵێکی زۆر سەرەتاییە لەو بوارەیە ئەویش دەرکردنی سیستمی قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکانە کە لە 2009دا دەرکراوە کە ئەکرێ بڵێ شتێکی زۆر سادەیە کە ناکرێ ئەمە بە بەدیلی فەلسەفەی پەروەردەدا بنین. بۆیە لە هەرێمی کوردستانە تا ئێستا شتێک بوونی نێناوی فەلسەفەی پەروەردە بێت کە ئەمە کەم و کورتیەک و کێشەیەکی گەورەی پەروەردەیە، چونکە فەلسەفەی پەروەردە ڕەنگڕێژی کۆی سیستمی پەروەردە و ئایندەی پەروەردە بۆ ئەکا لە وڵاتە. پێدەڵێ ئەو تاکەی تۆت هەوێت لە پەروەردەیە بۆ دەرچێت سیفەت و خەسڵەت و تایبەتمەندێتی چۆن بێت. لەبەر ڕۆشنایی فەلسەفەی پەروەردەیە سیستمی پەروەردە و کۆی گشتی کایەکانی پەروەردە دائەنرێت. بۆیە کە فەلسەفەی پەروەردەت نەبێت ئەوانی تریش بە کەم و کورتیەوە یا بە ناتەواویەوە ئەنجام ئەدرێت. ئەمە لە کوردستاندا خاوەنی هیچ فەلسەفەیەکی پەروەردەیی ڕۆشن نین، ئەگەرچی لە ئەساس و بنەڕەتدا ئێمە هەمانە وەکو ملەتێکی مسلمان کە سوپاس بەخوای گەورە خاوەنی بەرنامەی ئیسلامین، خاوەنی منهێجێکی ڕەبانین کە دەتوانین وە خاوەنی ئامانجێکی ڕۆشنە. بەڵام بەداخەوە لە کوردستانی خۆماندا سوود لەو منهەجە پەروەردەیە ڕەبانی وەرنەگیراوە، بەڵکو بەداخەوە دەڵێن فەرامۆشیش کراوە کە ئەمە وای کردووە بەڕاستی پەروەردە ئامانجە سەرچیەکانی خۆی بەدەست نهێنێ، بەڵکو زۆر جار پەروەردەی سلبیش بەداخەوە دەیڵێم جێی ئەم پەروەردە ڕەسەنەی گرتوێتەوە، چونکە لە ڕاستیدا فەلسەفەی پەروەردەیی دەبێ کولتور و ئاداب و ڕەوشت و بەها و کۆمەڵاتەکانی و کولتوری کۆمەڵاتی میلەتەکە بپارێزێ کە بەداخەوە تەماشا دەکەین ئەمە لە کوردستاندا بەدی ناکرێت. بۆیە وای لە گەنجان کردووە لە قوتابیان کردو واز لە خوێندن بێنن و بەرەو هەندەران کۆچ بکەن کە ئەمە ئەگەر فەلسەفەیەکی پەروەردەیی ڕۆشن و ڕاست و دروست کاری لەسەر کرابە لە ڕاستیدا بەم حاڵەتەی ئەمڕۆ نەدەگەشتین. پەروەردە تووشی ئەو هەموو کێشە و ئەزمە و قەیرانە نەدەبوو کە ئەوڕۆ تووشی هاتووە. بەگشتی بەڵێ فەلسەفەی پەروەردە ئەمڕۆ لە دنیا لەبەر بە شێوەیەکی گشتی پەروەردە گرێدراوی ناو دەسەڵاتە لەگەڵ دەسەڵاتە سیاسیەکانە گرێدراوە و بەشێک لە هەتا دیاریکردنی چەمکەکان وەکو چەمکی هاوڵاتی بوون وەکو چەمکەکانی کێ نیشتیمان و کێ نیشتمان ئەمە لە ڕێگەی پەروەردە تەرجمە ئەکرێن. هەموویان بەبوونی فەلسەفەیەکی پەروەردەوە ئەم تعریفانە بە هاوڵاتەکانی خوانیان
ینی بە شێوەیەکی تر ئەوەی کە فۆکۆ ئێڵێ تاقیکردنەوەکانی ناو دەستگای پەروەردەیی تاقیکردنەوەی سیستەمە سیاسیەکانن بۆ هاوڵاتیەکان، یانی تۆ ئەگەر لە پەروەردەیەکە لە چوارچێوەی نظامێکی پەروەردەیی یا سیستەمێکی پەروەردەیی یا دەرەچیت ئەوە لە کۆی سیستەمی سیاسیش دەرچویت. ئەم پێشەکەم بۆیە وت کە بڵێم سەرجەمی سیستەمە سیاسیەکان تێڕوانین و سەرجەمی دەوڵەتەکان تێڕوانین و ڕوانگەی تایبەتی خۆیان هەیە بۆ پەروەردەکردن، چۆن پەروەردەکردن، کێ پەروەردەکردن، چی بەرەمهێنان لە پەروەردەوە. ئەڵبەتە بەڵام نسبەتی کرانەوە و داخران و ڕەخنەگرتن و ڕەخنەقبوڵکردن و ڕەخنەڕەتکردنەوە لە سیستەمێکە بۆ سیستەمێکی تر فەرقی هەیە. بەڵام هیچ یەکێک لەو وڵاتانەی کە باوەڕیان بە پەروەردەیەک هەیە، باوەڕیان بە پەروەردەکردن هەیە و باوەڕیان بە دەوڵەتێک خاوەن شوناس هەبێت، بێ فەلسەفەی پەروەردە ناتوانن ئەم ئیدارەی ئەم حاڵتە بکەن. ئەلبەتە ئەگەر بۆەوەی کە تێبگەین لەوەی فەلسەفەی پەروەردە لەکوێی ئەو هەرەمایە کە پێی ئەڵەم پەروەردە یا لەکوێ ئەو کۆشیە ئەو سیستەمەیە کە ناوێراوە پەروەردە، فەلسەفەی پەروەردە ئەچێتە ناو ڕێزی ئامانجە گشتەکانی پەروەردەوە کە ئەمە لە ڕێگەی پەرلەمانی وڵاتانەوە دیاری دەکرێت. مام ناوەندمان هەیە، بڵێن ئامانجی مام ناوەندمان هەیە، ئەمەش لە ڕێگەی توێژەر و ئەو باحسینەی کە لە وەزارەتەکانی پەروەردە یاخود معنی بە پەروەردە فراوانتر لێەوە کارەکانیانەکەن. ئێمە ئامانجە ڕەفتاری و ئامانجە زانستی یا معریفەکانمان هەیە لەگەڵ ئامانجە باهایەکانمان هەیە کە ئەمە ئاستی خوارەوەی پەروەردەیە ڕۆژانە مامەڵە ئەکا لەگەڵ خوێندکارەکان لە ناو پۆلەکانەوە بیگرێت تا ئەگاتە ئەو قۆناغانەی کە پەروەردە پەیوەندی پیانەوە ئەمێنێ. ئەم باسی پەروەردەی ڕەسمیە کەواتە لە هەر سێ ئاستەکەیە بریتین لە تەرجەمەکردنی یەکتر. خواردترین ئاست بە شێوازێک کە خوێندکارێکی یانی مناڵێک ساوایەک لە ڕەوزەیەکە تێبگات بریتە لە تەرجەمەکراوی ئەو فەلسەفە پەروەردەی کە سیستەمی سیاسی بە گشتی باوەڕی پێێتی. ئەمەش بڵێن لە فەلسەفەیەکی لیبراڵەوە تا ئەگاتە فەلسەفەیەکی یەساری و چەپ و تا ئەگاتە شوێنێکی شمولی لەگەڵ شوێنێکراوی فەرقەکات. دیارە دیکتاتۆرەکانی ژەر بە پەروەردە هاتوون و وڵاتە پێشکەوت و مۆدێرن و لیبراڵەکانیش دیسانەوە ئەوان ژەر بە پەروەردە هاتوون. بەڵام چۆن پەروەردەکران ئەمەیە. من لە ئەساسەوە کەمێک کێشەم لەگەڵ وشەی پەروەردەیە هەیە، ینی ڕاستەکەی ئەگەر ئێمەمانێ پەروەردەیەکی مرۆیانە بۆ خوێندکار پەروەردە بکەین ئەبێ ینی مرۆڤاندنی پەروەردە بگرینە بەر بەو مانایی کە پێگەیاندن لە بەرچاو بگرین لە بری پەروەردە. پەروەردە جۆرە لە ستەمکاریتیایە ئۆتۆماتیک، پەروەردە جۆرە لە یەک ڕەنگیتیە، ینی هەر پەروەردەیەک بێت ئەگەر لیبراڵیش بێت کاتێک کە تۆ ئەتەوێت کەسێک پەروەردەکەی کەواتە ئەتەوێت کەسێک بنیاد بنی وەکو خۆت بێت. ئەمە ستەمکردنە بەرامبەر بە نەسلی ئایندا. بەڵام ئەگەر پێگەیاندن بێت تا ڕادەیەک ئەو نەهجە ڕۆسۆیە یاخود لە مەدرسە تازەکانە نەهجی ماسلۆ ئەوە دێتە لە بەرچاو بگیرێکە لێگەڕێت چۆنە با ئەوە بێت تۆ تەنها بژاری ینی شتە خراپەکانێکی لە دەوروبەریە ئەگەر چی وشتی خراپش لە دووکەوانەیە چۆن تەفسیرەکەی قەزەیەکترە. ئەگەر گشتیتر نەڕۆم بێمە بۆ کوردستان، هەرێمی کوردستان وەک هەر کایەکی تر زیاتر لە هەر کایەکی تر یان بەرهەمی خراپی کایەکانی تریش بەشێک بووە لە پەروەردە. بەداخەوە لە جیهانە قەیران هەیە ناو پەروەردەیە وەکو چۆن ئینتیلاقیش هەیە و بازیش هەیە دیسانەوە لە پەروەردەی نوێیە. لە ڕاستیە ئەگەر بە شێوەیەکی گشتی سیر بکەین خۆی هەز ناکەیکە فەلسەفەی پەروەردەت هەبێت لەم وڵاتەیە، چونکە تۆ ئەوەی کە ئەزمون کراوە بە تایبەتی ئێمە گەر لە ماوەی و 25 ساڵی ڕابردووە سەیری بکەین ناتوانین بڵێ فەلسەفەیەکی پەروەردەی دیارە و ڕوونت هەیە، چونکە ئەزمموی ناو قوتابخانەکان پێمانەڵێن سیستمی پەروەردە و هەموو ئەو کێشە گیر و گرفتانی کە هەمانە ئەوانە هەمووی پێمانەڵێن کە ئێمە فەلسەفەیەکی ڕوون و دیارمان نییە لە ناو سیستمی پەروەردەی هەرێمی کوردستاندا. تۆ سەیری ئەو هەموو کێشە و گیر و گرفتە گەر تۆ فەلسەفەیەکت هەیە فەلسەفەیەکی پەروەردەیت هەیە ئێمە بۆچی تووشی ئەم هەموو کێشە و گیر و گرفتە بین. من زیاتر وا بیرەکەمەوە کە لە هەرێمی کوردستانە ئەوەی سیستمێکی پەروەردەی سیاسیمان هەیە ئەوە سیاسەتێکی پەروەردەیمان نییە و هەموو ئەو کێشانش کە ڕۆژانە دەیان کێشە و گیرگرفتەیە پێمانەڵێن کە بەڵێ وایە و بە تایبەتیش دۆخ و ژیانی مامۆستا لە ماوەی ئەم قەیرانەیە پێوتوین کە بەڕاستی و ئەو هەڵوێستانەی کە لە سەر ئاستی وەزارەی هەبووە پێوتوین کە بەڕاستی ئێمە پەروەردەیەکی سیاسیمانەیە نەک سیاسەتێکی پەروەردەی کە بزانین ئامانجمان چییە. ئێمە خوێندکارێک گەچێتە یەکی بنەڕەتی یان لە باخچەی ساوایانەوە نازانین دوای 12 ساڵ خوێندن
خوێندنی لە بنەڕەتی و لە ئامادەی وە پاشان ئەوەی کە تا ئێستش بەخواستی خۆی وەرناگیرێت لە زانکۆ پەیمانگاکان نازانین ئەمانە دواتر چی بکەن بۆ کۆمەلگا چاوەڕێی چیان لێ یەکەین بە شێوەیەکی گشتی لە ناو پرۆسی پەروەردە و فێرکردنی ئێمەیە لەبەرەوەی ئامانجەکەمان ڕوونیە بۆیە ئێستا بینین کە ئەو دۆخەی کە هەیە بەڕاستی چکە لە سێری وڵاتانی دنیاکە هەر کامێکیان کە تووشی کاولکاریە بن لە چیەوە دەست پێەکەنەوە یعنی بۆن منە هەمومان باسی یابان و پێشکەوتنەکان یەکەین باشە بەهۆی چیەوە ئەمە هەمووی بەهۆی پێشکەوتنیانە یاخود بەهۆی سیستمی پەروەردە گرنگیدانە بە بواری پەروەردە ئەوەی کە ئەبینین چەند گرنگی بە بواری پەروەردەیان یان لە هەر وڵاتێکی تر لە پاش جەنگ جارێکی تر بۆن منە وڵاتێکی و کۆڵمانیا جارێکی تر دەست پێکاتەوە لە پرۆسی لە پەروەردەوە دەست پێکاتەوە بەڵام لە هەرێمی کوردستانە نەخێر بەداخەوە هەر لە تۆ سەیری کاتی هەڵبژاردنەکان بکە ئێمە زۆر باش ئاگاداری بەرنامەی هەڵبژاردننی حیزبەکان بووین نەگەر تەنها هەردوو حیزبی دەسەڵاتدار تەنانەت ئەو سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆنیش کە ئەوانە 5 پارتی سەرەکین کەمترین گرنگیان ناوە بە پەروەردە بۆچی چونکە پەروەردە هیچ بایەخێکی نییە من بەرنامەی هەمویانم بەباشی بینیوە هیچ گرنگێکی لایەن نییە ئەگەر شتێکی نووسراویش هەبێت بەڕاستی لە عملیان نییە ینی جێبەجێ ناکرێت بۆچی چونکە بە شێوەیەکی گشتی سیستمی پەروەردە جێگەی گرنگی پێدان نییە پێمان وایە هەر هەموو شتێک ینی سیاست هەموو وڵاتی داگیر کردووە پێمان وایە بێ هەموو شتێک لە سیاستەوە دەست پێ بکەین لە کاتێکا بێ لە پەروەردەوە دەست پێ بکەین ئەو وەزعی کە ئێستا بۆ منە مەڵێن ئەوەنە خەڵکی گەندەڵ هەیە و خەڵکانێک هەن کە هەست بە بەرپرسیارەتی ناکەن چی ئەم هەست بەرپرسیارەتیە دروست دەکا بە دڵنیایی و پەروەردە دروستی دەکات دیارە لە حکوومەتی هەرێمی کوردستانە تا ئێستا 5 کۆنگرەی پەروەردەیی بەسراوە لە ساڵی 92 کە حکوومەت پێکێنراوە 8 کابینی حکوومەت پێکێنراوە 25 ساڵی حکومڕانی نزیکەی 5 کۆنگرەی پەروەردەیی بەسراوە ئەم کۆنگرە پەروەردەیانە دیارە بۆ چارەسەرکردنی کێشە پەروەردەیەکانەوە و خۆگونجاندنە لەگەڵ ئاستی ئەو گۆڕانکاری تازانی کە لە جیهانە ڕۆیە لە ناوچەکەیە وەکو فەلسفەی پەروەردەیی تەنها بە زارەکی کاتێک کە پرسیار لە وەزیرەکانە کرێ ئایا فەلسفەی پەروەردەییمان هەیە بەزارێکی وەڵامێنەوە بەڵێ فەلسفەیەکی پەروەردەییمان هەیە بە ناوی فەلسفەی دیموکراتی دیارە هاوشانە لەگەڵ فەلسفەی حکوومەتە کە حکوومەت فەلسفەیەکی عیلمانیەتی هەیە دیارە ئەیانوێت سیستمی پەروەردەش بە هەمان شێوە سیستمێکی ئەلمانی بێ دوور بێت لە بیرروڕا و لە ئاینی کۆمەلگا کە ئاینی کۆمەلگا هەمومان زین ئاینێکی ئیسلامیە و کۆمەلگا زۆربەی موسڵمانە بەڵام بەداخەوە لەم سیستمە پەروەردەیی کە هەمانە لە هەرێمی کوردستانە ئەوانی کە داڕێژەری نەخشەی پەروەردەن ئەیانەوێت پەروەردەی هەرێمی کوردستان پەروەردەیەکی ئەلمانیەت بێ دوور بێ لە دین و زۆربەی پرۆگرامەکانی خوێندنیان خاڵی کردوێتەوە لە منهەجی پەروەردەی ئیسلامی و پێشتر پرۆگرامی ئیسلامی لە بەشی ئاین لە پرۆگرامەکانە گرنگیی باشتری پێدرا بەڵام لەم قۆناغی ئێستامانە هەستەکەین کە حکوومەتی هەرێم هەوڵەیات گرنگی بە پەروەردەی ئیسلامی نایەت زیاتر پەروەردە گرنگیات بە پەروەردەیەکی دیموکراتی و ئەلمانیەت ئەیانەوێت تاکێکی داهێنەر دروستکەن تاکێکی سەرکەوت و تاکێکی متمانە بەخۆبوو بەڵام ئەم تاکە تاکێکی ئەلمانی بێ زیاتر وەک لەوەی کە تاکێک بێ کە پەروەردەیەکی ئیسلامیانە پەروەردە کرابێت کەواتە فەلسفەیەکی پەروەردەیمان نییە بە نووسراو بەڵام بەزارەکی بە فکر و بیر و بۆچوونی سیاسیەکانمان ئەیانەوێت فەلسفەی پەروەردەی هەرێمی کوردستانمان بەرەو فەلسفەیەکی ئەلمانیەت بگوزەرێنن و تێپەڕێنن و تاکەکانی کۆمەلگا بەرەو تاکێکی ئەلمانیەت پەروەردە بکەن بەم شێوەیە وەکو فەلسفەی نووسراومان نییە بەڵام وەکو سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێت فەلسفەی پەروەردەیی بە ئاکارێکی ئەلمانی دابەرێت کۆی گشتی سیستمی پەروەردە گرفتی زۆرە وەکو پێشتر وتم جارێ بەر هەموو شتێک نەبوونی فەلسفەی پەروەردەیە پاشانیش هەبێمە ئاگاداری ئەوە بین تا ئەم دەقەیەش هەندێک دراساتمان هەیە کە لەسەر سیستمی پەروەردە و بوارە جیاوازەکانی پەروەردە لە هەرێمی کوردستانە کراوە هەرچەنە کۆی گشتی دراسەکانیش لە ئاستی پێویستانیە کە بۆ دراسی زۆرترمان بکردە بەڵام
ئەنجامی ئەو دراسانەی کە کراوە لە بوارە جیاوازەکانە لە هەرێمی کوردستانە دراسی مەیدانین ئاماژەی مەترسیداری تایە بەوەی کەوا لە هەرێمی کوردستان پەروەردە لە ئاستێکی زۆر خراپدایە. بۆ نمونە ئەو توێژینەوانەی کراوە دەربارەی ئاستی مامۆستایان لە قۆناغە جیاوازەکانی خوێندندا لە کاتێکدا بە پێی ئەو دراساتانەی لەبەر دەستایە دەربارەی ڕۆڵی مامۆستا لە سیستمی پەروەردەیە لە سا 60 سەرکەوتنی سیستمی پەروەردە لە ئەستۆی مامۆستایە. بەڵام چەند دراسەیەکم بینیوە کە لە کوردستان ئەکراوە بۆ هەڵسەنگاندنی مامۆستایان و ئەو دراسانش کە خودی وەزارەتی پەروەردە کردوێتی و لە کۆنگرە پەروەردەیەکانە ئاماژەی پێدراوە هەمووی جەخت لەوە ئەکەنەوە مامۆستایان لە ئاستێکی زۆر لاوازدان لەو ئاستانی کە بتوان سیستمی پەروەردە بەرەو پێشەوە بێت. اینجا چ جای ئەوەی کە سیستمی خوێندنەکە خۆی هەروەها مەنهاج هەروەها بینایی قوتابخانە و سیستمی ئیداری قوتابخانەکان هەموو ئەمانە لە ئاستێکی زۆر زۆر خراپدایە. بۆیە بەداخەوە کێشە گرفتەکانی پەروەردە ئەگەر بەم شێوەیە بڕوات ساڵ لە دوای ساڵ پاشەکشە ئەکات و بەرەو ئاستێکی خراپترە ڕوات نەک هیچ ئومێدێکیش نییە کە بەم شێوەی ئێستا بەرەو پێشەوە بڕوات. دیسانەوە هەر دێڵێن بەڕاستی خۆتان ئاگادارن و کەسانی پەروەردەیی پسپۆڕانی پەروەردەی زۆر قسەیان لەسەر بابەتی کێشە پەروەردەییەکان کردووە لە وەزعێکی و بە حاڵێکی زۆر خراپدایە پەروەردەی کوردستان لە هەموو بنەما سەرچیەکانی پەروەردە کە بریتیە لە قوتابخانە لە مامۆستا لە قوتابی خۆی لە ژینگەی پەروەردەیی هەموو ئەمانە تەماشا دەکەی تووشی کۆمەڵێک جوروگرفت بوون کە بەبێ چارەسەر ماونەتەوە تا ئێستا بەڵکو ڕۆژ بە ڕۆژ خراپتریش دەبێ. هەروەکو خۆتان ئاگادارن لە ماوەی پێشوودا مانگرتنی مامۆستایان لەبەر بێموچەیی کە مامۆستا مەعیشەتی بۆ دابین ناکرێتەوە کە مەعیشەتیش بەڕاستی کۆڵەکەی سەرەکی بزوێنەری پەروەردەیە کە مامۆستا نەیتوانی ژیانی وەکو پێویست بەڕێوە بچێ سەری ناپڕژێتە سەر پرۆسی پەروەردە خەڵک پەروەردە بکە کە ئەوەی کردووە بەڕاستی ئەوە بێجگەلەوەی قوتابی هەم ئەزمەی هەیە ژینگە قوتابخانەکانمان کە تا ئێستا 300 قوتابخانەمان لە کرێدایە و ساڵانە پێویستمان بە دروستکردنی 100 قوتابخانە هەیە کە ئەمە هیچی جێبەجێ ناکرێت هیچی ئیشی لەسەر ناکرێت و منهەجی پەروەردەییمان دیسانەوە پێویستی بە پێداچوونەوەیەکی چاکەیە. هەموو ئەمانە وای کردووە کە پرۆسی پەروەردە ڕۆژ بە ڕۆژ خراپتر ببێ و هەروەکو باسیشم کرد ئەم مانگرتنی مامۆستایان کەوا 2 مانگ پێش ئێستا مامۆستایان لەبەر بێموچەی و بار و دۆخی نەهەمواری و گوزەرانی و ژیانیان وان کرد کە بڕیاریاندامان بگرن بۆی حکومەت بێنێت سەرغەت بەڵام بەداخەوە حکومەت هیچ بەدەم داواکاری مامۆستایانەوە نەهات بەڵکو ژیان و گوزەرانی مامۆستایان ئەگەر بەم شێوەیە بڕوات من پێم وایە لە ساڵی داهاتوودا پرۆسی پەروەردە ئەگەر بەم وەزعە بڕوات هەر لەوانەیە یەکجاری پەشی بکەوێت. ئێمە لە چوار ئاستا لە کێشیان یەکەم جۆری ئەو مامۆسایە کێ پەروەردە ئەکات ینی کێ نەوەکان پەروەردە ئەکات کە مامۆسایە ئەمە یەکێک لە کێشەکانمان کە پەیوەستە بە کێشەی دووەم بریتە لە کێشەی پرۆگرام و هەروەها ژینگەی پەروەردەیی و هەروەها خوێندکار ینی چوار ڕکیزەی ئەساسی لە پەروەردەکردنا هەر چواری ینی خاڵی نییە لە گرفت ئەگەر لە قەیرانە نەبێت ینی فراوانتر لەوە. کاتێکە ئێمە سەیری ئەو زانستانە ئەکەن کە مامۆستەکانی بە پەروەردە ئەکرێت بریتینە لەو دیدگا مەعاسیرەی لەو دیدگا هاوچەرخەی کە ئەمانەی ناوەکانی پەروەردە بکەین. کاتێک ئێمە وتمانە کۆمەڵگەیەکمانەوێ دموکرات بێت ئەبێ پۆلەکانمان کە ژینگەی خوێندکارە دموکرات بێت ئەبێ حانوتەکەمان یەک ڕەنگ نەبێت لە فرۆشتنا ئەبێ دەستشۆر و دەبلوسیەکان هەماهەنگ بن لەگەڵ ئەو ئازادی کە تۆ بە خوێندکارێکی ئەیت تا ئەگاتە ئەو پۆل و ئەو فەزا و ئەو پەنجەرە و ئەو قفڵ و کلیلانەی کە بیناکە تەرتیبەکەن ئەمە ژینگەکەیە. لەگەڵ ئەوەشە ئەو زانستانەی کە مامۆستەکان پێ پەروەردە ئەکرێت لە گرفتی گەوریان ئەم زانستانەی ئێمە زانستێکن هی پێش 60ەکانن
زانستێک نین کە مرۆڤبوون تەوەری سەرەکیان بێت زانستێک پێشکەوتن تەوەری سەرەکیانە کە ئەمە بەبێ دروستکردنی مرۆڤێکی ساخ ئەم پێشکەوتنە جگە لە خەیاڵەکی چیتر نییە گەر تۆ سێری ئەزمموی ئەم چەند ساڵی ڕابردوو بکەی لەم ناوچەیە بێشک بۆ دەرەکەەوە چەند بۆ دواوە گەڕاوینەتەوە ینی لە زۆر بوارە تۆ سێری ئەوە مەکە کە تۆ ئێمە لە ڕوخسار و لە مەزهرە پێمان وایە پێشکەوتوین لە قات و ڕیبات و لە ئینگلیزین و لەم جۆرە شتانەیە ڕەنگە پێمان وایە پێشکەوتوین پێمان وابێ ئەڵبەت ئەم پێشکەوتنێکی مزەیەفە ئەمە پێداویستیەکی دروستکراوی مزەیەفە کە ئەمە زۆرتریەوە لە بەرنامەکەی تۆ لەسەرەوە ناڕۆم بەڵام ئەم زانستانەکە لە ناو پەروەردەی بنەڕەتی لە ناو کۆلێژەکانی پەروەردە لە ناو زانست بەرفایەتکەرە ئەوترێنەوە زانستێک نین بۆ دروستکردنی مامۆستا زانستێک نین بۆ ئینسانێک کە بتوانێت مرۆڤێک پەروەردە بکە ئەم مرۆڤە ڕەخنە قبوڵکە ئەم مرۆڤە بەرامبەرەکەی قبوڵکە ئەم مرۆڤە توانێت بیرکاتەوە لە خودی خۆی تا ئەکاتە دەوروبەری بە مانای گشتی ئەگەر تەرجمە پێناسەیەکی جامع و مانعی پەروەردە بریتی بێت لە دروستکردنی مرۆڤی سوودبەخش زائید ڕەخنەگر پەروەردەی ئێمە بەداخەوە ئەم کارە ناکات لە ئەحسن حالە لە باشترین حاڵەتە بریتە لە ئینسانێکی فۆزەوی دروست کردووە کە ئەمە ینی ئاواتمان بۆ ڕەخنەگر دروستکە ئەگەر ئەوەش نەکرد بێت لەم بەرەوە ئینسانێکی دەستەمۆی دروست کردووە دەستەمە بۆ ماناییکە لیژنەیەک لەسەرەوە مامۆسای دەستەمۆ کردووە مامۆساش مدیر دەستەمۆی کردووە دیسان مامۆساش خوێندکارەکەی دەستەمۆ ئەکاتەوە ئەم دەستەمۆیە پێی ناوترێ پەروەردە بریتە لە بەزیندانکردنی پەروەردە ئەلبەتە ئەمە نسبیە من ئەم شتانی ئەڵێم مامۆسای لەسەر ئاستی فرۆقی فەردی بە دڵنیاییەوە جیاوازی هەیە بەڵام ئەو هاوکاریە مادیە هاوکاری معنەویە ئەو پرۆگرامی کە پەروەردە ئەینێرێتە خوارەوە پەروەردەیەک نییە بۆ خوێندنێکی ینی بۆ مرۆڤاندنی پەروەردە ینی بۆ مرۆڤاندنی پەروەردە بۆ مانای کە وەکو ئینسان بیر لە خوێندکار بکاتەوە نەک وەکو پۆلێک 35 کەسی تێدا دانیشتووە هەر 35 بە یەک خوێندکار سیرەکە ینی هەر کەس لا بکاتەوە ئەوە مخالفە ینی باوەڕی وایە کە نابێ هەموو لاکردنەوەیەک ئینحرافە یاخود قسەکردنی ئینحرافە تراتۆ گەر کاگەم لەم سەردەمەشا بیرکەیتەوە و پێشتریش سەردەمی ئێمەش خوێندکاری بێدەنگ ئەنێرایەوە ماڵەوە ینی ئەگەر وەکو خەڵاتێک پێدرا یەکەم ئەمە دوو نیشان دەرەخە یەکەم ئەوەیە کە پۆلەکان وەکو سجن یانە بەرچاو چونکە هەموو خوێندکار حەزگا زوو بچێتەوە ماڵەوە لە کاتێکا بێوانە بێت دووەم جاری تەسەووری ئەوەی کە مامۆساڵێ هەر کەس بێدەنگ بێت من خێرایی نێرمەوە مانەی وایە تۆ خوێندکاری بێدەنگ دروستەکەیت بە شێوەیەکی گشتی لە ئاستێکی زۆر دڵخۆشگەرانیە بەڵام ناشتوانین ڕەشبین بین چونکە هیچ نەبێلانی کەم هەندێک شت کراوە گەر لەسەر ئاستی تاک بێ یاخود ئەو کەسانی کە جۆرێ بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارەتێکیانەیان جۆرێک چاودێریان هەیەیان کەسانی پسپۆری پەروەردەی ئەوانەی کە کۆمەڵە کتێبی پەروەردەیمان هەیە تا ڕادەیەمانە هەوڵێکن بۆەوەی کە پرۆسی پەروەردە لە وڵاتەیە باش بکرێت بەڵام یعنی لانی کەم نیان هێشتووە کە پرۆسی پەروەردە بچێتەوە خاڵی سەرەتا هەوڵێک هەیە بەڵام زۆر جار بەداخەوەم هەوڵانە لە جێگەیەکە ئەوەستێنرێت بەڵام بە شێوە گشتەکەی نەکێنراوەتەوە خاڵی سەرەتا کێشە و گیرروگرفت و قەیرانەکان پێمانەڵێن کە پرۆسی پەروەردە لە ئاستێکی باشانیە دۆخێکی خراپی هەیە تۆ هەر سەیری بینای قوتابخانەکانی ئێمە بکەی ئێستش بینای قوتابخانەکانی ئێمە حتا ئەم شێوەی نوێیانش کە دروست دەکرێت بەم دیزاینە نوێش هەر هێشتا لە ئاستی پێویستانیە لە ئاستی ئەوانیە سەیری دانیشتنی خوێندکارەکانی ئێمە بکە لە ناو پۆلە ئەزانی بە تایبەتی لەم دۆخی بایکۆتەیە 50 خوێندکار 60 خوێندکار لە پۆلەکایە شێوازی دانیشتنی خوێندکارەکان یان لەسەر پرۆگرامەکان قسە بکەین پرۆگرامی پەروەردەی ئێمە بەداخەوە پڕە لە هەڵی زانستی تایە هەڵی زمانەوانی تایە لە هەمان کاتە هاوسەنگیتیانە ینی هەندێک بابەت هەیە هاوسەنگیتیانیان هەندێک بابەت هەیە لەبەرەوەی کە تۆ تا ئێستا یاسایەکمان نیە و دوایەوەی کە 3 پرۆژە یاسا لە ناو پەرلەمانی کوردستانە تا ئێستا یاسایەکت نییە هەر کەسێک پۆستێک وەرەگرێت کۆمەڵێک بڕیارە گۆڕێت ئەمانە دوجار وای کردووە کە ئازانی قوتابخانەکانی ئێمە بوون بە شوێنێک بۆ تاقیکردنەوە
ئیتر هەر کەسێک خۆی شانسی ئەگەر ئیشێک کرا کارێک کرا بڕیارێک دەرکرا لە بەرژەوەندیان بوو بە سەرکەوتویی بۆ ئەو کەسە شکایەوە ئەمە شتێکی باشە بەڵام هەموو جارێکی جوانە بووە جگەلەوە ئێمە هەر لە باسی پرۆگرامەکانە بەداخەوە زۆر جار وەرگێڕانی پرۆگرامەکان بە شێوەیەکی خراپ بووە تۆ وەرە بچۆرە ناو پۆلێکی قوتابخانەوە هەر لە خوێندکارەکان بپرسە ئەزانن کە گرفتی ئەو پرۆگرامە چییە ئەی بۆچی کەسانی بەرپرسی پەروەردەی هەست بەم گرفتە ناکەن یان نایەنەوەیە هەستی پێکەن یان کۆسپ و ئاستەنگیان چییە بەڕاستی بێەوە خۆیان قسەی لەسەرکەن بەڵام گرفتەکان زۆر لە ناو پرۆگرامەکانی ئێمەیە لە هەمان کاتدا پەیوەندی لە هەمووی گرنگتر تۆ لەوانەیە پرۆگرامێکی باشت هەبێ بینایەکی باشت هەبێ بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر مامۆستایە کارکتەری مامۆستا لە ناو قوتابخانەیە ئەم مامۆستایە چەند ئەتوانێت بۆ نمونە و پرۆگرامە بە شێوازێکی باش بگەێنێت پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکار تا ئێستا تقریبا لە چاوەڕابردووە باشە بەڵام لەو ئاستیانە کە جێگەی دڵخۆشکردن بێ لێیانت نەماوە بەڵام شکاندنت ماوە بە جۆرەکان شکاندن هەیە بە جۆرێک لە جۆرەکان هێشتا مامۆستا هەر پێی وایە بێ و قوتسیەتی هەبێ کە لە ڕابردووە زۆر جار بەوە ناوبراوە لەبەرەوە زۆر گرنگە ئەدای مامۆستا لە ناو پرۆسی پەروەردەیەوە و پەیوەندی کە لە نێوان خوێندکار و مامۆستا هەیە ئەمانە ینی هەمووی بۆ خۆی کێشە گیر و گرفتن ینی ئێستا یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە هەتا ئێستش پرۆگرامەکانی ئێمە هەر لەسەر ئاستی نەزەریە وەرە بچۆرە ناو ئەم قوتاب بۆ نمونە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی 2000 قوتابخانەت هەیە باشە وەرە بچۆ بزانە چەندیان ژووری کۆمپیوتەریان هەیە چەندیان تاقیگەیان هەیە بۆ وانەکانی زانست چەندیان داتاشۆی تیا بۆ نمونە هەر وانە زانستەکان نابات تەرکیزمان لەسەر وانەکانی زانستە مرۆڤایەتەکانیش بێ کامانش پێویستی بەهۆی فێرکاریە پێویستی کۆمەڵێ وەرەوانەیەک شەرح بکەتەوە فیلمێکی دۆکۆمنتەری 10 دقەی لێوەربگرە پیشانی خوێندکارێکی بە یا وێنەیەک پیشانی خوێندکارێکی بە بزانە ئایا کاریگەری زۆرتر نییە لەوەی کە تۆ 1 سەعات قسە بکەیت بەدڵنیایەوە ینی هەموو ئەوانەی کە لە ناو قوتابخانەکانایە پێمانەڵێت کە ئاستی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئاستێکی باش نییە بۆ هەیە و کێشە گیر و گرفتانێکی هەیە خوێندن یا با بڵێن سیستمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە لە کابینەکانی پێشوو کابینی 6 و 7 هەوڵێکی بیۆرانە هەبوو بۆ ئەوی کە گۆڕانکاریی باش لە ئاستی زانستی پەروەردەی هەرێمی کوردستانە ئەنجام بدرێ و سوود لە سیستمی پەروەردەی وڵاتانی دەوروبەر وەرگیرێ هەروەها سیستمی پەروەردەی وڵاتانی ئەوروپا کە دەستخۆشی لە وەزارەتەکانی پێشووەکەین کە گۆڕانکاریی باشیان کرد لە دوای کۆنگرەی چوارەمەوە کە لە ساڵی 2007 بەسرا گۆڕانکاریی نەوعی باش کرا لە ڕووی سیستمی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستانە کە بڕیاردرا تاکەکانی کۆمەلگا یا با بڵێن قوتابیە خوێندکار بکرێ بە سەنتەری سەرەکی یا تەوەرەی سەرەکی سیستمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە کە ئەمەش گۆڕانکاریی زۆر چاک بوو هەوڵدرا بۆ ئەوەی ئەو تاکانی کە لە کۆتایی سیستمی پەروەردە دەرئەچن تاچێکی بەرهەمهێن بن تاچێکی داهێنەر بن تاچێک بن متمانە بە خۆیان ببەستن باوەڕیان بە خۆیان هەبێ کە ئەمە هەوڵی بۆ درا و هەنگاویشی بۆ نرا بەرەو باشتر بڕوات بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان تووشی ئەم قەیرانانە بوو قەیرانی دارایی قەیرانی با بڵێن ئەمنی وەکو شەڕی داعش ئەمانە وای لە هەرێمی کوردستان کرد کە بگەڕێتە دواوە هەنگاوێک بەرەو دواوە بڕوا لە ڕووی سیستمی پەروەردە و فێرکردنەوە کە کاری کردە سەر سیستمی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستانە ئاستی دابەزی بۆ ئاستێکی زۆر نزم لە ئەنجامی ئەو قەیرانە دارایی و ئەو قەیرانە سیاسی کە تووشی هەرێمی کوردستان و ناوچەکە بوو بەگشتی کە ئەمە کاریگەریی زۆر نێگەتیفی هەبوو لەسەر سیستمی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستان. چارەسەری کۆی گشتیم سیستمە بەوە ئەکرێت کە گرفتەکان دەستنیشان بکەین گرفتەکانی پەروەردە سەرجەم جونگەکانی پەروەردەی گرتوتەوانێ هەر لە نەبوونی فەلسەفەی پەروەردەوانێ تا ناتەندروستی ئەو سیستمە پەروەردەی لە کوردستانە هەیە
لاوازی ئاستی مامۆستایان خراپی منهەجەکان کوالیتی منهەجەکان لاواز هەرچەند هەندێک هەڵدراوە لە بوارەیە بەڵام لە ئاستی پێویستانیە هەروەها خراپی بینا و سیستمی کاریژۆڕی قوتابخانەکان کۆی ئەمانە خەلەلەکانە کە ئەکرێ ئێمە خەلەلەکان دەستنیشان بکەین پاشان لەسەر ئەوە بەرنامەیەک و پلانێکی گشتگیردا بنین بۆ چارەسەری کێشەکان هەرچەندە پەروەردە کۆنگرا بەستێت ساڵی ڕابردوو کۆنگرەیەکی بەستووە بەڵام دەرەنجامی کۆنگرەکان هێندە من سەرنجم داوە تێبینیم کردووە ئەنجامی دڵخۆشکەر نین شتەکان چارەسەری کورتخایەنن نەک درێژخایەن ئەو چارەسەرانەی کۆنگرەش خستوێتی ڕوو کە ئەم تەنگژابوورێش هاتۆ بەسەرا لە کوردستانە پێم وانییە سیستمی پەروەردە بەرەو پێشەوە بەرێ زۆرێک لە بڕیارەکانیش کە لایەن بەرپرسانی پەروەردەوە دەرەچێت بە پێی مەزاجی شخصەکان و بڕیارێکی شخصیە نەک لە ئەنجامی دراسەیەکی قوڵ و پێویستی قۆناغەوە هات بێتە پێشەوانە بۆیە بەم شێوازە بەداخۆ من هیچ گەشتبین نیم ئەگەر ڕێمەوە سەرەتای پرسیارەکەم کە پێویستە هەر چارەسەرێک لە هەر بوارە جیاوازەکانە دەرەنجامی لێکۆڵینەوەیەکی وردی واقعی و مەیدانی بێ لەسەر سیستمی پەروەردەی کوردستان بەو شێوە ئەتوانین چارەسەری سیستمی پەروەردە بکەین. بەڕاستی پەروەردە پێویستی بە کەسانی مشورخۆر هەیە پێویستی بە کەسانێک کە دڵسۆزی پەروەردە بێت و کەسانی پەروەردەیی بن کەسانی پرۆفیشناڵ بن وەکو بە زمانی ڕۆشنبیران ینی کەسانێک مختص بن لە بواری پەروەردەدا و لەسەر بنەمای پەروەردەیی مەسەرەن مەکتەبەکان بەڕێوە ببرێن نەک لەسەر بنەمای حیزبایەتی کە ئەوڕۆ بەڕاستی بۆتە گەورەترین کێشە بۆ پرۆسەی پەروەردە ینی کەسی شایستە لە شوێنی شایستە دابدرێت لە شوێنی خۆی دابدرێت کە ئەمە ئیشی لەسەر ناکرێت و ئەگەر کەسانی دڵسۆز و کەسانی شارەزا بخرێنە ناو بواری پەروەردەوە پێم وایە چارەسەری کێشەکانی پەروەردە دەکرێت و قورس نین بەڵام لەبەر ئەوەی خەمخۆر مشورخۆرمان نییە لە کوردواری خۆشمان پندێک هەیە دەڵێ کارکەرت بمرێ بەڵام مشورخۆرت نەمرێ ئێمە بەڕاستی مشورخۆرمان نییە ینی تەماشا دەکە ئەو هەموو کێشە پەروەردەیە کەس خۆی لێ ناکە بە ساحەب کەس نییە بەدەمیەوە بێ ئەمە ئەگەر بمانوێ پەروەردە ڕاستکردنەوە دەبێت کەسانی مشورخۆر وكسان دلسوس وكسان الرجل المناسب في المكان المناسب لشوني خان دابنرين وخمي پرورده بخون وبتوانن پرورده لو قيران وازمي كتي كوتوا بتوانن رزقاري كن پەروەردەی دروست ئەلبەتە پەروەردە کاتێکە هیچ دەسەڵاتی نییە بڵێم پەروەردی نادروست دەکەم هەموو یاڵی پەروەردی دروست دەکەم بەڵام ئەبێ ئەمە لە مناڵەکانمان ببینین ئایا دروستە یا دروست نییە لە ڕاستیە وەکو وتم چوار بنەما سەرەکیەکە ئەبێت چاکسازیان تیا بکرێت ئەمەش بە چاکسازی ورد ناکرێت یعنی ناکرێت و من لە ناوچەیەکی بچووکە بڵێم ئەم پۆلەوا لێ بکەن یاخود 12 خوێندنگای هەرێمی سلێمانی یان هەولێر یا دۆک بکەن بە بۆ نمونەی ئەمە ینی بریتی نییە لە پەرەپێدانی پەروەردە بریتی نییە لە پێگەهاندنەوەکان ئەوەی کە گرنگە ئێمە شۆڕبوونەوەیەک لەسەر ئاستی فەلسەفە و دنیابینی پەروەردەیمان دەربخەین ڕوونکەینەوە ئەم ڕوونکردنەوە لە ئامانجە ناوەندی و ئاوانجە بەهای و ڕەفتاری و زانستیەکانی ئێمە ڕەنگ باتەوە ئەم منهەجێک کە ئێستا لە پۆلەکانە ئەوترێتەوە منهەجێکی چالاکی نییە ئەنی منهەجێکی میمۆرایزە منهەجێکی وەرگرتنە تەنیا ئیستیعابە تۆ بەجیا مێژوو ئەخوێنی بەجیا جوگرافیا ئەخوێنی ئێستا کراوە بە یەک کتێب ینی کراوە بە یەک کتێب لە ناوەندیەوە بزانم بەڵام ئەمە یەک کتێب ناینراوە کۆمەڵاتی ئەمە هەر سێ کتێبە بەس لکێنراوە بێکەوە کتێبی نەشاد یعنی ئەو کە پێڵم پرۆگرامی چالاکی پرۆگرامی نەشاد جیای لە پرۆگرامی ئەوەی کە پێشتر ئەوترا یا کامل پرۆگرامی کراوە ئەمە پرۆگرامێکی وەستە بۆ هەرێمی کوردستان گرنگە فکرەکە گرنگە بەڵام جێبەجێ نەکراوە تێکەڵکردنی جوگرافیا و مێژوو لەگەڵ ئەوەی کە پێڵن هەویە نیشتیمانی کە لە پەروەردەیە ڕەنگاتۆر دەرسێک بناوی پەروەردەوە کە هەن ناوەکەی هەڵەیە چکە هەموو دەرسەکانە بێ پەروەردەی بن نەک لە یەک وانەیە
ئەم تێکەڵکردن بێت تێکەڵکردنێکی ئۆرگانی بێ یعنی پێوەستیان بەیەکەوە هەبێت کاتێک کە تۆ باسی جوگرافی هەرێمی کوردستانەکەی ڕووداوەکانی ناو هەرێمی کوردستانی شتیا بێت کاتێک کە باسی مێژووی هەرێمی کوردستانەکەی ئەبێ لە ڕێی مێژووە سوود لە کۆمەڵاسی وەرگری لە ڕێی کۆمەڵاسیەوە سوود لە سیاست وەرگری لە ڕێی مێژووی سیاسیتەوە سوود لە ئەمانە تێکەڵ بکرێن ئەم دەژە تێکەڵ بکرێن لەسەر بنەمای ئینسانی کورد چۆن ژیاوە چونکە تۆ تا نەزانی ئینسانی کورد چۆن ئەژی چۆن ژیاوە چی ئەوێت ناتوانانی مەنهەجدا بێت ئەم پرۆگرامی کە هەیە پرۆگرامێکە لە چی ئەچێت لە گوڵێک ئەچێت کە بۆ زەوی ئێمە بەکەڵ نایەت لە شوێنی خۆیان دڵنیام کاریگەری گەوری بەجێڵێ بەڵام ئەم پرۆگرامە بە کوردی نەکراون ئەگەر چی باسی مێژووی کوردەکە بەڵام بە کوردی نەکراون ئەوانەشی کە بە کوردی کراون بەداخەوە بە ئەسەف ئەخوازی بۆ نمونە من مێژوو بێ بڵم کە مێژوو زۆر بە کوردی کراوە بە حسابی ئەو بانگەشانەی کە ئەکرێت شکستەکان بە قارەمانیەوە ئەگەڕێتەوە بۆ وڵی فڵان کەس 6 جارشکا سەکردێکی قارەمان بوو یعنی ئەم خۆنە بەدەستەوەنەدانە پێ دوایەت و هیچ نەدۆڕاوی زۆر خراپە لە دەرونی مناڵە بۆ ئێمە ئەبینین مناڵەکانمان کێنەوە کارتمان لێ ئەشارنەوە چونکە پێی وایە ئەگەر لە 20 کەمتر بێنی کەمیت مناڵەکانمان کێنەوە پێی وایە ئەوەی کە یەکەم بێ بۆیە هەمیشە هەوڵەیە خۆی بێکەم پیشان بدە ئەگەر لەوە 20 نەبێ ئەڵێ من لەوی یاریە یەکەم بووم لەوە ئەم یەکەم بوونە زۆر مشکلەیە پەروەردەی ئێمە بەداخەوە مامۆستاکانیش هاندەری ئەم حاڵەتان کە من پێم وایە مامۆستایەتی لەناو کۆلێژەکان لای ئێمە تەواو بوو یعنی مامۆستا دروست ناکرێت ئێمە موچە خۆرمان دروست کردووە ئێمە ئەوەی کە هەیە توانای شخصیەتی مامۆستایەکی باشمان هەبێت منهەجی خوێندن لە ناوەندی و ئامادەیەکانە لەگەڵ بەکارێریۆسا کە بۆ مامۆستا پەروەردەکردنە بۆ پێکەیاندن و تەهیلکردنی مامۆستایە کۆمەک ناکەن بە یەکتر ئەسڵەن پەیوەندیان بێکەوە نێجاری وا هەیە زۆر کەسەی ئەم ساڵ تەخەڕوجی کردووە ساڵی دەرس وەرەگرێت بۆ ساڵی ڕابردوو بینیمان ئەم مامۆستای پەنا باتە بڕ مامۆستایەک دەڵێ وەرە ئەوم تێبگەێنە پۆلیسی سەرەتایی بووە مامۆستایەک ڕۆشتە بۆ لای مامۆستایەکتر کە بۆی تێگەێنێ ئەم مەنهەجە چیتیایە یعنی زۆر کارەساتە زۆر مشکلەیە کە تۆ نەزانی چ مامۆستایە پەروەردە ئەەکەیت بۆ کوێی پەروەردە ئەەکەیت بەڵێ یەکێک ئێمە لەو ئەبێت سەیری کێشە و گیرگرفتەکان بکەین جاری هەر کەسێک بێوێ ئێستا زۆر باسی کێشە و گیرگرفتەکانی پەروەردەگرێت بە تایبەتیش هەرچەنە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی میدیا هەر کاتی دەستپێکردنەوەی دەوام و نەتیجە ڕاگەاندن بەڕاستی باسی کێشەکانی پەروەردەگرێت کەمتر گرنگی بە پەروەردەدرێت لەوانەیە خۆشتان دیقەتان نابێت بەڵام بە نیسبەتی ئەوەی کە زۆر گرنگە لە پرۆگرامەکانی خوێندن دەستکاری بکرێ بەڵام کێ دەستکاری بکە کێ گۆڕانکاری تیا بکە و چۆن گۆڕانکاری تیا بکرێ تەنائیش لەسەر ئەوە نەبێت وەڵای ئەمە گۆڕانکاریمان کرد ئەبێ بزانین کە کێ هەستێت بەم گۆڕانکاریە کەسێک خۆی باوەڕی بە شتێک نەبێت چۆن نەتوانێت چاکسازی لە پرۆگرامێکا بکات و بیشێوێت گۆڕانکاری تیا بکات لەبەرەوە زۆر گرنگە کە پرۆگرامەکان گۆڕانکاریان تێدا بکرێ لە هەمان کاتدا پێویستە بینای قوتابخانەکانمان گرنگیان پێ بدرێت زیاتر بکرێن قوتابخانە لەوەی ئیتر دەربچێت دوو دەوامی بێت یا ئێستش لە هەندێک قوتابخانەی هەمانە سێ دەوامی بێ ئەمانە هەمووی لە هەمان کاتدا زۆر گرنگە زۆر ڕووناکی لەسەر کەسایەتی مامۆستا بێت کە خۆی لە ڕاستیە ئێمە گەرباسی ئەو بکەین ئەبێ مامۆستا خۆی ئەوەیە کە بەخواستی خۆی بوو بێ بە مامۆستا حەز و ئارەزوویەکی بۆ ئیشەکەی هەبێت چکە ئەو کاتی کە حەز و ئارەزووت هەیە بۆ ئیشەکەت یعنی هەموو توانای خۆت بەکارێنی بۆی باشترین شت بکەیت چکە مامۆستایە کە ئەچێتە ناو پۆلێکەوە چۆن دایکێک کچەکەی کوڕەکەی یێتەوە هەستی پێکا گەردۆخێکی ناتەبیعی هەبێت مامۆستاش کاتێک کە ئەچێتە ناو پۆلەوە بەڕاستی زۆر باش زۆر ئەتوانێت ئەگەر بیەوێت زۆر باش هەستەکە ئایا دۆخی خوێندکارەکانی چۆنە ئایا خوێندکارەکانی لی تێگەن ئەو کاتی کە هەستەکە لی تێناگەن پێویستە شێوازی وانەوتنەوەی خۆی بگۆڕێ لەوانەیە بڵێن چۆن شێوازی وانەوتنەوەی خۆی بگۆڕێ هەندێک کات لە سیستمی پەروەردەی ئێمەیە لەبەرەوەی کە تۆ هەندێک جار خولێکە کرێتەوە خولەکە ئەوەندەی بۆ ئەوەیە کە بڵین خولێک کرابەتەوە ئەوەندە بۆ ئەوە نییە کاریگەری لەسەر و مامۆستایە دروست بکە منەزانم لێرە و لەوێت دەیان مامۆستا هەیە ئەوێت شێوازی وتنەوەی وانەی خۆی بگۆڕێ ئەوێ شێوازی ڕەفتارکردنی خۆی لەگە خوێندکارەکانیان بگۆڕێ بەڵام نازانێت چۆن
بۆیە زۆر گرنگە لە ناو وەزارەتی پەروەردەیە زۆر تەرکیز لەسەر کەسایەتی مامۆستا هەبێت کە چۆن وانەکانی بڵێتەوە چۆن شێوازێکی نوێ بەکاربێنێت چ ڕێگایە بگرێتە بەر لە هەمان کاتیشا شتێک کە زۆر گرنگە پێویستە بەڕاستی دایک و باوک ڕۆڵێکی گەورەی هەبێت لە ناو پرۆسەی پەروەردەیە بەداخەوە لە ناو پرۆسی پەروەردەی ئێمە دایک و باوک ڕۆڵێکی ونکراویان هەیە چۆ هەر سەیری کۆبوونەوەی دایکان و باوکانی ئێمە قوتابخانەکانی ناو هەموو هەرێمی کوردستان بکە زۆر جار باسی کۆمەڵی کێشاکرێ من لە ناو کۆبوونەوانە وەکو مامۆستایەک دانیشتوم ئەسڵن زۆربەی دایک و باوک نایە گوێ بگرێت چونکە هەستەکە سوودی بۆ ئەو نییە یان زۆر جار کۆکرێنەوە بۆ کۆمەڵێک شت کە هیچ سوودێکی بۆ ئەو نییە لە کاتێکە یان زۆر جار دانیشی لە ئیدارەیە خوێندکارەکە هێنرێتە بەردەمی ئەم هەموو مامۆستاکانەوە لێرەیە پێوترێ فڵانی وایە فیساری وایە کەسێتی خوێندکارەکە ئەشکێنرێت و لە هەمان کاتی شامەتمانەی لە مامۆستاکان نامێنێت بۆیە زۆر گرنگە دایک و باوکیش ڕۆڵی هەبێت لاوانەیە دێ بڵێن ئێشتا هاستی هۆشیاری دایک و باوکەکانی ئێمەوانە بەڵام بەڕاستی وانە گرنگە پرسوڕایان پێ بکرێ هەر لە دانانی پرۆگرامەوە لە هەموو بابەتەکانە ئەوەی کە بەڵگەیەکی زۆر ڕوونەبووی کە ڕۆڵی دایک و باوک لە پرۆسی پەروەردەی ئێمەیاونە هەر ئەم بایکۆتکردنی مامۆستایان بۆ بەڕاستی دایک و باوکان ڕاستە لەسەر ئاستی تاک پەیوەندیان کردو بە بەڕێوەبەرایەتەکانیان بۆ نمونە بەس یەکێتی مامۆستایانەوە بەڵام نەمان بینی هەڵوێستی بوون و نەتەنانەت دایک و باوک یەک قوتابخانەش ببینین بڵێ ئێمەمانەوەی مامۆستا بایکۆت بکایان پشگیریانەکەین یان بایکۆت نەکات بۆیە زۆر گرنگە دایک و باوک ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە ناو قوتابخانەکاندا لە هەمان کاتە ئەو کەسانی کە بەرپرسیارەتی وەرەگرن لە پەروەردەیە ئەوەندە خەمیەوەیان نەبێت کە بەرپرسیارەتی وەرەگرن ئەوەندەی خەمی ئەوەیان بێ کە پێویستە ئەو واقعی هەیە و کێشە گرفتانی هەیە بیان گۆڕێت چارەسەریان بکات زۆر گرنگە پرۆسەی پەروەردەی ئێمە لەو نەزەریات و ناوپۆلەوە بگۆڕێ بە ئیشی عملی چونکە ئەمانە کاریگەریان لەسەر پرۆسی پەروەردە بێت کە ئەوەش زۆر گرنگە لە باخچەی ساوایان و دەست پێ بکرێت نەگەوەی تۆ بیت کۆمەڵی گۆڕانکاری بوون منێت لە نوێی بنەڕەتیایکە لە ئامادەی یایکەی بەڵام لێرەوە دەستت پێ نەکردووە ئەو شەخصێتانە زۆر گرنگە کاریان لەسەر بکرێت. ببینە خاوەنی پەروەردەیەکی تەندروست و سەرکەوتوو پێویستە سەرەتا حکوومەتی هەرێم ئەنجومەنێکی نەخشە ڕێگا دابنێ بۆ داڕشتنەوەی پەروەردەی سیستمی هەرێمی کوردستان یا باڵێن سیستمی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستان ئەویش بە سوودوەرگرتن لە سیستمی پەروەردە و فێرکردنی وڵاتانی پێشکەوتوو ئەو وڵاتانی کە لە چواردەورمانن کە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی سەقافەتەوە نزیکن لێمانەوە وڵاتانی وەکو مالیزیا وەکو تورکیا وەکو ئێران کە ئەمانە وڵاتانێکن سوودێکی زۆران وەرگتووە لە نەتیجەیە با بڵێن لە تەجروبەی ساڵانی پێشووی خۆیان سیستمێکی پەروەردەی سەرکەوتویان داناوە کە بە 4 ساڵ جارێک کۆنگرەی پەروەردەی ئەبەستن و گۆڕانکاری تیاکەن پێویستە هەرێمی کوردستانیش ئەنجومەنێکی نەخشە ڕێگا دابنێت کە کۆمەڵێک پسپۆر تایە ئەندام بن ئەم پسپۆرانە بەردەوام ئیشیان ئەوە بێت کە سوود لە زانستی جیهانی وەرگرن لە پەروەردەی جیهانی وەرگرن لە وڵاتانی داوسێ چ گۆڕانکاریەک ڕوویە ئەمانش لێرە دانیشن گۆڕانکاری لە سیستمی پەروەردە و هەرێمی کوردستانە بکەن سیستمی پەروەردە بەرەو پێشەوە بن لە ڕووی پرۆگرامی خوێندنەوە پرۆگرامەکانی خوێندنمان گۆڕانکاریکی باشی بەسەرا هات لە دوای کۆنگرەی چوارەمەوە لە ساڵی 2007 لە ڕووی پرۆگرامەوە کێشەیەکمان نییە بەڵام لە ڕووی قەیرانی داراییەوە لە ڕووی قەیرانی سیاسیەوە لە ڕووی قەیرانی ئەمنیەوە کێشەمان هەیە کە نەمانتوانیەوە بەرەو پێش هەنگاوی باش بەرین بەرەو پێشەوە بۆ نمونە لە ڕووی قوتابخانەکانمان بینای خوێندن زۆر کەمە ژماری قوتابی لە پۆلا زۆرە کە لە ڕووی سیستمی جیهانیەوە ستاندارد ئەبێ لە پۆلێکا لە 25 خوێندکار زیاتر نەبێ بەڵام بەداخەوە لای ئێمە بە تایبەتی لە ناو شارەکانە لە پۆلێکا زیاتر لە 50 خوێندکار و 60 خوێندکار هەیە کە ئەمە مامۆستا ناتوانێت وەکو پێویست ئەو پرۆگرامی کە بۆی دیاریکراوە بیگەینێتە خوێندکارەکان لە سا هەفتای خوێندکارەکان بە ئەو پرۆگرامە وەرگرن لەبەرەوەی کە جێگاکەیان کەمە کەواتە سیستمی پەروەردە ئەگەرمانە بەرەو پێشەوە بەرین لە ڕووی داراییەوە پێویستە ئیهتیمامێکی زۆر باش بە بواری پەروەردە بدرێ بە سێکتەری پەروەردە بەڵام بەداخەوە لەم ساڵانەی ئەخیرا بەهۆی ئەم قایرەندارەی کە ڕووی کردە هەرێمی کوردستان سێکتەری پەروەردە زۆر بە کەمی اهتیمامی پێدراوە و بودجەیەکی زۆر کەمی بۆ دانراوە کە ئەمە ژوای لێ کرد
لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ئاستی زانستیەوە سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە زۆر دابەزێت ئاستەکەی. دیارە ڕێکخراوێک هەیە ڕێکخراوی یۆنسێف و ڕێکخراوی یۆنسکۆ کە سەر بە نەتەوەی گرتوەکانە ساڵانە پێوەریان هەیە بۆ هەڵسەنگاندنی خوێندن لە وڵاتانی دنیادا لە جیهانە. بەپێ ئەو پێوەرانە سەیری خوێندنگای وڵاتانەکەن بزانن تا چ ڕادەیەک ئەم خوێندن لەم شوێنانە سەرکەوتوو بووە. بۆیە لە هەرێمی کوردستانە تا ئێستا ئەو ڕاپۆرتانەمان بەرچاو نەکەوتەوە کە یونیسێف نووسیوەتی لەبارەی هەرێمی کوردستان و ئەگەر دیارە ڕاپۆرتیش بنووسن سەیری هەرێمی کوردستانەکەن لە ڕووی ئاستی علمیەوە زۆر دواکەوتوە لە چاو وڵاتانی دنیا. وڵاتانی دنیا بەردەوام دۆزینەوەی تازە هەیە لە ڕووی زانستیەوە، بەڵام بەداخەوە ئەم دۆزینەوە تازانە ناخرێتە ناو پرۆگرامی خوێندنی ئێمەوە. ڕاستەوخۆ گۆڕانکاری لە پرۆگرامی خوێندنە دروست ناکرێت تا ئەو داهێنانە زانستیانی کە لە جیهانە دروستە بێت کە داهێنانی تازە ئەکرێ ناخرێتە ناو پرۆگرامی خوێندنەوە خوێندکارانی ئێمە سوودی لێوەرناگرن و تاچێکی داهێنەر دروست ناکرێت لە هەرێمی کوردستانە. بۆ تۆ ئەگەر تەوێت ئاسی پەروەردە بەرەو پێشبەری ئاسی خوێندن بەرەو پێشبەری پێویستە تاکەکانی کۆمەلگا مەجالیان هەبێ کاتیان هەبێ بۆ ئەوەی بتوان بخوێنن بۆ ئەوی مێشکیان بخەنە ئیش. بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمە زۆربەی تاکەکانی کۆمەلگا مەشغوڵن بە بژێوی ژیانی خۆیانەوە، بژێوی ژیانی خۆیان بۆ دابین ناکرێ. سەرۆکی خێزانە بەردەوام لە ئیشکردنە ناتوان سەری ناپەرژێت سەر مناڵەکانی کە وەکو پێویست ئاڕاستیان کە. قوتابیەکانمان زۆربیان لە دوای دەوام ئیشەکەن بەداخەوە کە قوتابی نابێت بەپێی سیستمی جیهانی نابێت لە تا 12 تا 15 ساڵ نابێت بچێتە بەرکار و ئیش بکات، ئەبێت لە سەر و ئەوە ئیش بکات. بەڵام بەداخەوە مناڵانی ئێمە سیرەکەین لە خوار 12 ساڵیشەوە ئیشیان پێیەکەن کە ناتوانێت سوود لەو خوێندنە وەرگێت کە وەری گرتووە کە پێویستە ئەو خوێندنە گۆڕانکاری لە ئاستی وشیاری ئەو تاکانەیە دروستکە لە ئاستی سەقافیانە دروستکە پێویستە لە ناو دەرەوەی خوێندنگا سوودی لێوەرگرن. بەڵام بەداخەوە ئێمە بەهۆی ئەو قەیرانە سیاسی و داراییانی کە تووشی هەرێمی کوردستان بووە نەمانتوانیوە سیستمی پەروەردە بەرەو پێشبەرین. دیارە ئێمە بێ قسە بۆ کاتێ بکەین کە قەیرانی دارایی هەرێمی کوردستان بەرەو باشی بڕات، ئەو کاتە پێویستە حکوومەتی هەرێم سیاسەتێکی گشتگیر دابڕێشێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. لە وڵاتی ئەمریکا لە ساڵی 83 لە سەردەمی ڕۆناڵد ڕێگنە سیستمی خوێندن زۆر ئاستی خوێندن زۆر دابەزی بوو، بۆیە خێرا بەپە لە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لیژنەیەکی پێکەنا بۆ ئەوەی راپۆرتێکی بۆ بنووسن چۆن چارەسەری ئەم کێشەیەکەن. ئەوە بوو ئەم لیژنەیە لە هەموو بوارەکانە ئەندامی تایە بوو. راپۆرتێکیان نووسی بە ناوی ئەلئومە فی خەتەر، واتە ئومەتی ئەمریکی لە مەترسیدایە. ئێمە شەگەر بمانێت سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە چارەسەر بکەین پێویستە کۆمەڵێک کەسی پسپۆر دابنیشن لیژنەیەک پێکپێنن چارەسەری ئەم کێشانە چۆن بکەن، راپۆرتێکی گشتگیر لەبارەی هەموو سێکتەرەکانی پەروەردە لە هەرێمی کوردستانە بنووسن و مەترسیی گەورە بە ناونیشانی مەترسی هەرێمی کوردستان لە مەترسیدایە. چونکە دوجار ئەو تاکانی کە دروستە بنە هاوڵاتی لەم کۆمەلگایە ئەوان ئەم هەرێمە بەڕێوە بن، کەواتە ئێمە سیستمی پەروەردە بناغی سەرەکی بنیاتنانی کۆمەلگایە لە هەموو کۆمەلگاکانە.